سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست بەیانیتان باش دکتۆر هێمن فاتحم لەگەڵە پسپۆڕی نەخۆشی و گرفتە دەرونیەکانە باسی گۆڕانی کەش و هەواکەین و کاریگەریەکانی لەسەر گرفتە دەرونیەکان چییە و بێگومان ئەو پرسیارانەی کە بەڕێزیشتان لاتان گەڵاڵا بێ لەسەر نەخۆشی دەرونیەکان بەگشتی ئێمە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئێستا بەڵایف بەرنامەکە بینن لەوە لەگەڵتانە بین و ئێوەش لە کۆمنت دەتوان پرسیارەکانتان بنووسن و من ژۆڵامی دروستان بۆ وەرگرم. دکتۆر سڵاو دەبێبانیت باش. سپاس بۆ بەڕێزت. پێمان بڵێ لە چ وەرزێکان نەخۆشیە دەرونیەکان زیاتر تەشە ناکەن یا دەرەکەون ئایا ئەو وەرزانەی کە وەکو پایز و ئەوانە گەڵا ڕێزانە یاخود بچوانەوە؟ ڕاستە خۆی بە دڵنیایەوە کۆمەڵێک هۆکارێکە کاریگەری لەسەر لانی دەرونی مرۆڤ هەیە و ئەگەری توشبوون یا توش نەبوونی بە حاڵتە دەرونیەکان زیاترەکەن. هۆکارەکان زیاتر هۆکاری بایۆلۆجی و دەرونی و کۆمەڵاتی و ژینگەییە. بۆیە ئەتوانین بڵین گۆڕانی کەشوهەوا یەکێکە لەو هۆکارانەی کە لەلایەنە ژینگەیەکەیە و تا ڕادەیە کاریگەری هەیە. خۆشبەختانە وڵاتی خۆمان کەوتۆتە شوێنێکەوە کە هەر چوار وەرزەکەمان هەیە و وەرزەکانمان تا ڕادێک مناسبن بۆ لایەنی دەرونی. بۆیە وەکو خۆمان زۆر کاریگەریکی ئەوتۆی نییە لەسەر لایەنی دەرونی وەکو وەرزی خۆمان. ئەگەڵ بەگشتی باسی لایەنی ژینگەیی بکەین یا گۆڕانی کەشوهەوا لەو وڵاتانەی کە وڵاتە ئەسکەندنافیەکان وەکو سوید و نەرویج و ئەوانە زیاتر کاریگەریەکە دەرەکەوێت بەتایبەت لە وەرزی زستان کە ئەوان لە ڕۆژێکا بۆ نمونە 6 ساعت خۆر ئەبینن 6 ساعت ڕووناکیە بە درێژایی 18 ساعت لە تاریکی و لە دۆخێکی وان کە ماوەی چەند مایەک بەو شێوازە کە بەرداوام بێ ئەو کەسانە کە بینی زیاتر ئەگەریان بە توشبوون بە خەمۆکی وەرزی هەیە. یەکێک لەو حاڵەتانەی کە لەو شوێنانە کە گۆڕانێکی کەشوها بەو شێوازە ڕوو ئەیەوە فترەیەکی زۆر خۆر کەمە بینن یاخود لە جەوی پاییز و زستانە ئەگەری زیاتر بە حاڵەتە خەمۆکیەکان زیاترە. بەشێکی ژینگەکەیە کە ڕووناکی کەمترە و بەشێکیشی لایەنی کاریگەری گۆڕانەکەی بۆ نمونە لەو وەرزانە خەڵک زیاتر لە ماڵەوە ئێستا چەند پێش چەند مانگ یار لای خۆمان با بڵێن لە سا 7:30 دنیا تاریکە بوو. ئێستاوە وردە وردە بۆ بە 6 یا زووتر ماوەکی کە بێ بە ساعت 5 ئەبینی کە بە درێژایی ئەو خێزانە کە لە ماڵەوە بە درێژایی 7 ساعت 8 ساعت چوونە دەروان کەمترە تێکەڵاوی لەگەڵ خەڵک کەمترە. ئەمە تا ڕادەیە کاریگەری هەیە. بەس وە گوتم بە شێوازێکی گشتی لای خۆمان کاریگەرەکە ئەوتۆنیە چونکە چوار وەرزەمان هەیە و وەرزەکانمان خۆشن بارانمان هەیە خۆرەتاومان هەیە. ئێستا لە وڵاتی وا هەیە کە ئەتوانی بڵێ لە زۆربەی زۆری کاتەکان بارانیان هەیە. ینی هەرچەند باران نیعمەتێکی خوایەوە ئینسان دڵی پێ خۆشە و بەڵام ئەگەر بێنتە پێشاوی خۆ و زۆربەی زۆری کاتەکان باران بێ خواخوات بێ ڕۆژێ خۆرەتا بێ بچیتە بەر خۆرەها ئەبینی کە ئەمە نە ڕۆژێ نەدوو نە ساڵە نەدوو کە بەردام ئەبێ ئەو کەسانە بەتایبەت ئەگەر خۆیان نەتوان لەگەڵ ژینگەکە ڕابێنن ئەبینی کاریگەرییان هەیە لەسەر لایەنی دەرونیەکان و ئەگەری زیاتر حاڵەتە مەزاجەکان زیاترەکە. تەمە خۆتە زانی ئێمە دوو جۆر لە حاڵەتی دەرونیمان هەیە. جۆرێکیانەوانی زیاتر ڕەبتی بەلانی عقلی مێشکیەوەیە ئەو جۆرێکیانەوانی زیاتر ڕەبتی بەلانی مەزاجیەوە هەیە. گۆڕانی کەشوهەوا زیاتر کاریگەری هەیە لەسەر لایەنە مەزاجەکە. باشە دکتۆر لە وڵاتی خۆمان چ نەخۆشیێک باوترە چ گرفتێکی دەرونی باوترە بەراورد بە لە وڵاتی خۆمان گرفتە دڵەڕاوکێ و خەمۆکیەکان چونکە وڵاتێکمان هەیە کە لە زۆر لایەنەوە ناجێگیری تایە. هەر ئێستا بینی کە ئێستا خۆت تەماشاکەی خەڵک لە بارودۆخێکی ناخۆشە هەیە بۆنە لە بێموچەیە لە بێئاویە لە بێکارەباییە لە ژینگەی سیاسی ئابووری تا ڕادێک مەسەلەن کاریگەری گلۆبەڵایزیشن وای کردووە کە خەڵک ئێستا لە بری ئەوەی کە ئەم هەموو ئاسانکاری و شێوازی ژیانەکان ئاسانتر بووە بەڵام سەیەکی کاریگەریەکان بە پێچوانەوە ناڕەحەتتر بووە لەسەری. بۆیە ئەو حاڵەتە زیاتر خەمۆکیەکان و دڵەڕاوکیەکان زیاتر ئەبینین و لە هەموو تەمەنێکی شەیە خۆتە زانی هەر لە تەمەنی مناڵەوە هەتا تەمەنی گەورە و لە ژینگەی خۆشمانە بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ حاڵەتی دەرونی بەو پێی کە خەڵک باوەڕی پێینی یاخود ڕەتی ئەکاتەوە یاخود بە شتێکی خوراپی
سەیری ئەکا هەندێک جارە بینی ماوەڵەکان بە شێوازێکە کە ئەو کەسی کە خۆی تووشی حاڵەتێکی دەرونی بووە لە بریەوەی کە یارمەتی بن حاڵەتەکەی بەرەو ئەوە ڕواکە ناڕەحەتتر بێت زیاتر شتا ئەوە ماوە خۆشببختانە لە چاو ئەگەر تەماشاکەین لە چاو 10 سال 15 سال پێش سا باشترە بەڵام هێشتا ماوە ینی من خۆم بیرم هەیە کە پێش 10 ساڵێک ئەگە لە شوێنێکدا بنیشتمە خەڵک تا ڕادێک بەدزیەوە هات داوای چارەسەری دەرونیە کرد ئێستا ئەبینی ڕیز ئەگرن و هەمووی احتیادی و جاروا لە بینی خۆیان باسێکەن و لە ئەزمموی خۆیان شت وەرەگرن باشترە بەڵام هێشتا هەروەکو لەکەیەک ماوە چونکە بەداخەوە خەڵک وا هەستەکە ئەتوان بڵم بەشێکی زۆری خەڵک کە ئەم نەخۆشیانە نەخۆشیەکن بنەمایەکی زانستی نییە شێوازی دەستنیشانکردن و سەلماندنی ڕاست نییە یاخود ئەو تێڕوانی نردینەی کە لای خۆمانەیە کە تێڕوانێکی هەڵەیە واستەکەن کە کەسێکە باوەڕدار بێ و باوەڕی بەخوا هەبێ و بە قەدەر هەبێ نابێت تووشی نەخۆشی دەرونی بێ نابێ وەسواس بێ یعنی بۆ نە کەسێک هەبووە کە ئافرەتێکە لە ماڵەوە بەهۆی وەسواسەکەیەوە زۆر دەستیە شووا زۆر شت پاکە کاتەوە لە بریەوەی کە پێی بڵێن ئەمە تۆ حاڵەتێکێ پێویستی بە یارمەتی مە حاڵەتێکی وەسواسیە پێڵەن تۆ ئیسرافەکەی تۆ ئاو زۆر سەرفەکەی تۆ وایت و ئەویش خۆی لە ناخی خۆیان ناڕەحەتە ینی هەست ئەزانێت کە حاڵەتەکە بەدەست خۆی نییە لە بریەوە یارمەتی بن بەو سەرزەنشکردن و ناڕەحەتکردنە واکە حاڵەتەکە ئەوەی کە ناڕەحەتە بە زۆر باشە کاکتۆر باسی ئەوە بکەین لە چ تەمەنێکە گرفتە دەرونیەکان زیاتر زەخەبێتەوە ئایا لە نەوجەوانە یاخود لە تەمەنی ناوەند و بە ساڵە چوانە لە ڕاستیە گەر تەمەنکەین بە پێوەەر ناتوانین بە گشتی باسی بکەین چونکە خۆتە زانی بە پێی جۆری نەخۆشیەکان جیاوازە هەندێک نەخۆشیمانێ زیاتر لە تەمەنی مناڵیە هەندێکمان هەیە لە تەمەنی هەرزەکاری زیاتری تر لە تەمەنی هەرزەکاری نەخۆشی تێکچوونی کەسێتەکان زیاتر هەستی پێەکەی بۆن منە ئەبینی کەتر لە دوای 15 ساڵ و 16 ساڵیەوە ئیتر ئەم کەسە ئەبینی تابعی خۆی ئەگرێت سیفات و هەڵسوکەوتی خۆی لە ناو خەڵک ئاشنا ئەبی پێی بۆ منایمە خەڵکمان هەیە کەسێتیمانە دوورە پەرێزە کەسێتیمانە شەرمنۆکە کەسێتیمان هەیە نێرجسیە و زۆر خۆپەرستە کەسێتیمانە زۆر تووڕەیە کەسێتیمان هەیە گوماناویە و لە هەموو شتێک گومانەکە و باوەڕی بە خەڵک نییە و حاڵەتە خەمۆکیەکان و دڵڕاوکیەکان تر لەو تەمەنەوە چونکەی کەیتر کە ئینسان بیرەکاتەوە لە شتەکان تێئێگا هەڵسەنگان بۆ شتەکانەکە و بە تایبەت ئەگەر کەسێکە خۆی ئەکەوێتە ئەو بارودۆخەوە کەسێکە نەبێ بەرچاوڕوونی باتێ ئامۆژگاری باتێ سیرێکی لەو تەمەنە وردە زیاتر تووشی حاڵەتەکانە بن یاخود بۆن منە ئەبینی ئەوانەی کە دووچاری کێشەی سوۆشیال میدیا ئەبن بە تایبەت کە ئەگەر زۆر چاودێری دایک و باوکیان لەسەر نەبێ هەندێک جار کاتێک تووشی پەیوەندەیەکی هەڵابن تووشی کێشەیەکە بن لە ناخی خۆیان پەنگی پێخۆن و کپی ئەەکەن و ئەمە وردە لیانەکە بە حاڵەتی دەرونی وەکو خەمۆکی و قەلەقی و هەندێک جار گرفتی کەی لێکەوێتەوە یاخو مادە هۆشبەرەکان ینی هەندێک جار خۆتەزانی بەشێک لە فیلمەکان وەکو فیلمی هۆڵیوود یا ئەوانە بۆنە هەندێک حاڵەتەیە کە خۆی نەخوازرا وەکو بەکارهێنانی مادی هۆشبەر وەکو حاڵەتی خۆکوژی ئەمانە بەڵام هەندێک جار ئەبینی ئەو فیلمانە ڕۆڵێکی پاڵەوانی ڕۆڵێکی جوانی پێ ئەبەخشن بۆیە ئەبینی کە ئەو کەسە بەتابەت لە تەمەنی هەرزەکاریە کە باوەڕ بەخۆبوونێکی زیاد لە پێویستی هەیە حەزەکە شتەکان تاقیکاتەوە حەزەکە لە شتەکان تێبگە هەندێک جارەکە دەژێت کاریگەری ئەوانە بۆیە ئەگەر چاودێری کە سوکار و دایک و باوکی لەسەر نەبێ زیاتر معارەزن بۆ غەڵەتکردن لە تەمەنەکانی گەورەترە ئەوەی کێتر ئینسان بەرپرسیارەتی زیاتری ئەکەوێتە سەر بەرپرسیارەتی خێزان بەرپرسیارەتی ئیشوکار بەرپرسیارەتی پۆست و خزمەتکردنی خەڵک وردە ئەبینی کە ناڕەحەتەکان زیاترە بێ ئەگەر ئینسان ئەو ناڕەحەتی و بێتاقەتی و فشارانی کە ڕۆژانە لەسەرەتی ئەگەر بە شێوازی خاڵی نەکاتەوە وەکو حاڵەتی وەرزشکردن و تێکەڵاوی و جۆگۆڕین و سەفەرکردن و قسەکردن لەگەڵ کەسێکی دڵسۆزە سیرێکی ئەم ناڕەحەتیە کە ئەگەر ڕۆژی کەمێکیش بێ لەگەڵ بەردەوامەکە وردە و دەکووە بێتەوە کاریگەرەکە زیاترە بێ و لێیەکا بە حاڵەتێکی دەرونی دکتۆر هەنێ جار ئەبینین و ئەبیستین کەسێکگەڵە من لە هیچم کەم نییە نازانم بۆچی بێتاقەتم ئەوە یەکێکە لەو پرسیارانەی هەندێک جار ڕوبەڕوومان ئەبێتەوە بۆ نە کەسێکێت بۆلات ئەڵێ دکتۆر من کەسێکم وەزعم زۆر باشە خێزانم هەیە مناڵم هەیە سارم هەیە ماڵم هەیە لە هیچم کەم نییە بۆ من دڵتانگەم
هەروەکەوەی کە لە ئەوڵەوە ئاماژەم پێەیە یەکێک لە هۆکارەکان هۆکاری بایۆلۆجیە. هۆکاری بایۆلۆجی دەسڵاتی کەسەکە خۆی نییە بەسەری بۆ نمونە کەسەکە ئەبینێ لە خێزانەکانە نەخۆشی دەرونی زیایە نەخۆشی دەرونی تیا بۆ نە بە عیلەی سێرەکی خەمۆکیان زۆرە یا عیلەی وا هەیە سێرەکی نەخۆشی قەلەقیان تیا زۆرە. ئیتر ئەم کەسە لە جیناتە لە بۆ ماوەیە ئەگەری توشببوونی بۆ حاڵەتە زیاترە بۆی ئەگەری هۆکارێکی ژینگەی دەرونی کۆمەڵاتیەکی لەمانەش هەبێ لەگەڵ ئەوەی یەکەمەوە ئەکە تیا دەرکەوێت. خۆ ئەگەر نەش بێ هەندێک جار هۆکارە بالۆجەکە ئەو نە بەقوتە کە تووشی ئەەکە یا جاری وایە هۆکاری بالۆجی تر بۆ منە گرفتێکی جەستەیی بۆ نە کەسەکە تووشی تەماڵی غودە بووە بۆ نە کەسەکە دوور بێ تووشی شێرپەنجە بووە تووشی نەخۆشیەک بووە کە 6 ساڵە لە جگا خستوێتی یعنی هۆکارێکی بالۆجیە کە وای لەم کەسە کردووە ئەوەندە ماندووی کردووە ئەوەندە دەرونی ناڕەحەت کردووە سێرێکی تووشی خەمۆکیە بە تووشی حاڵەتی قەلەقیە بە یەکێکە لە هۆکارە بالۆجەکان بەڕاستی وەکو هۆکاری خراپ بەکارهێنانی دەرمان ئێستا بۆ نمونە لە وڵاتی خۆمانە بەداخەوە ینی خەڵک بەبێ ڕێنمایی دکتۆر ئەچن دەرمان بەکارێنن خەوی لێ ناکە بۆی خەفەتێکیە خەوی لێ ناکە بۆی کێشەیەکی کۆمەڵاتیە ئەچێ لە خۆی بۆنە دەرمانی خەوە خواکەم دەرمانە بەردەوام بێ لەسەری و نازانێت چۆن بەکاری بێنە سێرێکی ئالوودا بێ و ئەو ئالوودە بوونە ینی من کەسی وان بینیوە خۆی گرفتەکەی ئەوەنە گەورە نەبوو بەڵام چەند ساڵێک چوە حەبی هەندێک لەو حەپە خەوانە وەکووە خۆتە زانی هێورکەرەوەکان بێنزودازەپێن وەکو ڤالیۆم وەکو لۆرازیپام ئەمانە ئەوەی بەکارهێنا ئەوەی بەکارهێناوە تەمان ئەو حەپانش ئەوەی کە لەو بابەتەیە لەو کۆمەڵەیە کە تا زیاتر بەکاربێنی کاریگەری کەمترە بێتەوە کەسەکە هەر زیاتری کردو بڕەکەی وای لێ هاتووە لە ئیش و کاری کردووە وای لێ هاتووە بۆنە سەرکێشی کردو بۆی ئەو دەرمانە
تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ.